هەر لە سەرم بابەتە قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان بەڕێز عەبدولحسێن ساڵمی سەرکردە لە هاوپەیمانی فەتح لە موسەناوە میوانی کوردستان 24. بەڕێز عەبدولحسێن زۆر بەخێربەی. دواکەوتنی پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت هۆکارەکەی ناکۆکیە لەسەر پۆستەکان یاخود کارنامەی حکوومەتە؟ بسم الله بنای خۆی گەورە مهرەبان. سڵاو ڕێز سڵاوی خۆتان لێبێ، سڵاوم بۆ ئێوە و هەموو کادرانی کەناڵەکەتان لەگەڵ هەموو هاوڵاتیانی گەلەکەمان لە کوردستان لە فاو تاوەکو کەرکووک. بێگومان حکوومەت تاوەکو ئێستا دوانەکەوتووە لە پێک هاتنی، تاوەکو ئێستاش لە ماوەی یاسای خۆیدایە مانجێک بەسەر ڕاستپاردنی بەڕێز عەلی زەیدیدا تێنەپەڕیوە. ئێمڕۆژ دەتوانین بڵێین مانجیش بەسەردا تێنەپەڕیەوە سەر ئەو وادەیەدا کە وامان لێ بکە بڵێن دواکەوتووە لە پێکهێنانی حکوومەت. بۆیە ئەم کاتێک کە ئێستا تێدایان هێشتا دەستووریە کە لەلایەن دەستوورەوە بۆی دانراوە. بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێراو زۆرترین کاری پێکهێنانی حکوومەتەکەی تەواو کردووە. ئێستش لە دوو ڕۆژی داهاتوودا پەنا بەخوا زۆر باشە. بەڕێز عەبدولحسێن بە دیاریکراوی پێم بڵێ وەزارەتی نەوت و دارایی و ناوخۆ بۆ کێیەک لای بوونەتەوە؟ من پێم وایە من پێم وایە وەزارەتە سیادیەکان مایەی ناکۆچی بۆ لە نێوان هاوبەشەکاندا جا لە نێو چوارچێوەی هەماهەنگی بێت یان لە نێو پێکهاتەکانی تردا. وەزارەتی دەرەوە چووە بۆ بەشی برایانی کوردستان بە بۆچوونی من برایانمان لە کوردستان کەسێک دەستنیشان دەکات کە وەکو ڕەنگە بیستبێتان دەکرێت بەڕێز ڕێبەر بێت بۆ وەزیری دەرەوە. وەزیری دەرەوە چووە بۆ بەشی حکمە دەکرێت بەڕێز پارێزساری بێت کە دەکرێت بێت بە وەزیری دارایی. وابزانم وەزارەتی نەوتیش چووە بۆ ئەعمار و پەرەپێدان بەڕێز سوودانی تاوەکو ئێستاش ئەو کەسایی کە دەبێت بە وەزیر ناوەکەی ئاشکرا نەکراوە. وەزارەتی ناوخۆش چووە بۆ دەوڵەتی یاسا و پێم وایە تاوەکو ئێستا ناوی ئەو کەسە یەکلایی نەکراوەتەوە. وەزارەتی بەرگریش چووە بۆ برایانی پێکاتەی سونا، ئەوانیش بە هەمان شێوە تاوەکو ئێستا کەسیشان دەستنیشان نەکردووە بۆ ئەوەی ببن بە وەزیر. دوو لە جێگرانی سەرۆک وەزیرات بەڕێز دکتۆر فواد و لەگەڵیدا بەڕێز مەندەلاوین پێشبینیەکەن کە پێش 27 ئایار کە وادەی دەستووریە متمانە بدرێت بە حکوومەتەکەی بەڕێز زەیدی؟ بەڵێ بێگومان من پێشبینی ئەوە دەکەم لەم هەفتەیەدا دەکرا ڕۆژی چوارشەم یان پێنجشەم یان سەرەتای هەفتەی داهاتوو پەنا بەخوا کابینە وەزاریەکە دەخرێتە بەردەم پەرلەمان و مەنهەجی وەزاریەکەش لەلایەن بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوەوە ئامادەکراوە. تەنها بەڕێزیان لیستێک بە ناوی کابینەی حکوومەتەکەی پێشکەش دەکات. ئەم پێم وایە تاوەکو ئێستا بە تەواوی ئامادەنەبە، بەڵام زۆرینەی ناوەکانیان وەزارەتەکان دەستنیشان کراون و هەندێک لەوانش ماون دەکەوێتە دوای جەژن. بەڕێز سوودانی خۆی هیچ پۆستێک وەردەگرێت، ینی باس لەوە دەکرێت کە خۆی یان کەسێکی دڵخوازی خۆی پۆستی وەزارەتی نەوت وەربگرێت؟ من پێم وایە بەڕێز سوودانی
هیچ وەزارەتێک وەرناگرێ بەڵکو ئەو وەک سەرۆکی پێکاتەکەی خۆی دەمێنێتەوە. هەندێک لە وەزارەتانەی تر وەکو وەزارەتی نەوت کە پێویستی بە کەسێکی شارەزا هەیە لە بواری نەوت و ئەزمموی هەبێت لە بواری نەودا. بەڕێ سوودانی پسپۆڕیەکەی کشت و کاڵە بۆیە پێم وانە ئەو سەرکێشیە بکات و وەزارەتی نەودورگەچکە سیادیە. وەزارەتەکانی تر سیادی نین بەڵام وەزارەتی دەتوانم بڵێم پلەدون بڕواژ ناکەم بەڕێ سوودانی ڕازی دەبێت بە وەرگرتنی یەکێک لە وەزارەتانە. بە بۆ چوونی من چاوەڕوان دەکەی و لە چەند ڕۆژی داهاتوودا بزانین چی ڕوودەدات لەگەڵەوەدا بەڕێز سوودانی خودی خۆی وەزارەتێک وەردەگرێت یانیش ئەوە تا سەرۆکی کورتە سیاسەکەی خۆی دەمێنێتەوە. وەک دەزانن دۆخەکە ینی ناوچەکە بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێت و پێشهاتی خێرا هەیە. پێتان وایە کە ئێستا پۆست گرنگە یان شەراکەتی ڕاستەقینە بۆ عێراق؟ بێگومان من هاوڕام لەگەڵتان گرنگتری شت لەم قۆناغەدا لە هەموو قۆناغەکانی تریشدا لە ساڵی 2023 تاوەکو ئێمڕۆ گرنگترین شت هاوبەشیە. ئێمە ڕێکەوتوینە و دەستورەکەشمان بە هەمان شێوە ئەوە دەڵێت و عرفی سیاسیشمان لە دوای ساڵی 2023 هاوبەشیە. ئەویش هاوبەشی هەموو پێکهاتەکانە. بۆیە من دڵنیاییتان دەدەمێ ناکرێت هیچ حکوومەتێک سەرکەوتوو بێت بەبێ بەشدارێکی ڕاستەقینەی هەموو پێکهاتەکانی عێراق. بەرپرسیارەتیەکەشیان دەکەوێتە سەرشانی حکوومەت و بەمەش پێویستمان بە هاوبەشیەکی ڕاستەقینە هەیە بۆ هەموو پێکهاتەکان بۆ ئەوەی بتوانن هەمویان بەیەکەوە ئەو حکوومەتە سەر بخەن تاوەکو لەگەڵیدا هەموو بربەستەکان ئەو تەحەدیانەیە کە لە بەردەم عێراقدایە تێپەڕێنن بە تایبەتی لەم کاتە قورسەی ئێستادا. تەنانەت بەبێ ئەو کێشە و ئەو ئاڵنگاریانە کە لە ناوچەکەدا هەیە ئێمە لە عێراق پێویستمان بە هاوبەشیەکی ڕاستەقینە هەیە کە هەموو پێکهاتەکانی عێراق هەز بکات کە بەشدارن لە پرۆسەس. زۆر سپاس دەکەم بەڕێز عەبدولحسێن زاڵمی سەرکردە لە هاوپەیمانی فەتەح لە موسەنا میوانی کوردستان 24 بوویت.